بەڵێ هەکار سڵاو لە تۆ بێت دیارە من لە بەر بەلەدیەکەی شاری سلێمانیم ئێرە گوزەری خورما فرۆشەکانی پێوترێت وەک دەبینن لێرە ئەو فرۆشارانەی کە تەواوی ڕۆژەکە لێرە کاریان کردووە لە ئێستادا دوکانەکانیان وردە وردەداخەن و بەرەو ماڵەوە گەڕێنەوە دیارە هاوڵاتیانیش ئەوانەی کە هاتوونەتە ئێرە ئەو پێداویستیانێک کە پێویستیان بووە کڕیویان و لە ئێستادا چوونەتەوە ماڵەوە بەشێکیان و وردە وردە بەرەو بانگی ئێوارە دەڕۆن بۆیە زۆرێک لە دوکانەکان داخراون منەچمە یەکێک لە دوکانی خورما فرۆشەکانەوە کە لە مانگی ڕەمەزاندا خواستی زۆر لەسەر خورما هەیە بەهۆیەوەی کە زیاتر موسڵمانان و هاوڵاتیان لە کاتی بەربانکردنەوەدا دیارە بە خورما بەربانگ دەکەنەوە کاک بەرهەم سڵاو لێ بە تۆ چەند ساڵە خورما ئەفرۆشی دنجە پێم بڵێ ئەم خورمایانە جۆرەکانیان بەپێی تایبەتمەندیان چیە نرخیان چۆنە؟ سەرەتا بەخێربێن ئێمە خورما فرۆشی سلێمانی لە 2015ەوە پیشەمانە تەبان پێشتر باوکشم ئەم کاری کردووە خورماکانمان خورمای عێراقیمانەیە خورمای سعودیمانەیە خورمای ئێرانیمانەیە فەڵەستینیمانەیە خۆشبەختانە ئەم ساڵ خورمای عێراقی خورمای باشیە بووە نرخەکانیش نرخەکان لە چاو ساڵانی ترا لەخوا بەزیابێت نرخێکی گونجاویانەیە جۆرەکان بۆم ڕوون بکەرەوە بەڕیست چیان پێ ئەوترێ ئەم جۆرە خورمایانەوە هیچ شوێن نرخەکانیان چۆن ئەگەر بچیتە لایەنەوە و بۆم ڕوون بکەیتەوە سەرەتا با لێرە دەست پێ بکەین ئەم جۆرە خورمایەمانەیە ئەمە خورمای فەڵەستینیە باشە نوعەتێکی باشە و خواستێکی باشی لەسرە ئەم نوعەتەمانەیە خورمای پیاڕوومە ئەم خورمایە خورمای پیاڕوومە کە خورمایەکی ئێرانیە زیاتر بزان بە چاوە بە چاواخرێ بە شیرەوە بەقاوە خەڵکی ژەنێکی ناوەکەی قاشەکە و گوێزی تێەکە ئەمەش خورمایەکی ئێرانی و نوعەتێکی باشە ئەم خورمایەمانەیە برێمە عێراقیە خورمایەکی باشە و خواستێکی باشی لەسرە ئەمەش بامان شێوە پیاڕوومە نەوەیەکی پیاڕوومە کە هەر باسمان کرد ئەم جۆرەمانەیە ئەم خورمایە ئەمە برێمی تەڕە ئەمیژەر خواستێکی لەسەر خورماشلەکان و بزانم ئەوانە زیاتر بۆ ڕەمەزان بەکارەهێنرێگە بێتە ئێرەوە زیاتر لە ڕەمەزانە ئەمانە خواستیان زیاتر لەسرە بۆ بەڵێ بە حکمیەوەی کە تام و چێژێکی تایبەتیە خورمایەکی شلە خەڵکیش بەربانگی پێکاتەوە نەوەتەکانیشان باشن ئەم جۆرەیان مەکتومە خورمایەکی ئێرانیە خواستی لەسرە ئەویان خورمای بەرحیە خۆشبەختانە ئەم ساڵ لە هەموو ساڵەکان زیاتر ئەم خورمایە هەبووە نەوەتەکەشی باشە و خورمایەکی خۆشە عێراقیە بربەنیشمانەیە کە خورمایەکی ڕەشە لە پێشەوە کە نەمانماوە ئێستا ئەمەشمانەیە خورمای ئەشرەسیە زۆرترین ئەو خورمانی کە لە بازارەکانی هەرێمی کوردستان و خاصەتەن لە سلێمانی ئەفرۆشە زیاتر لە چه وڵاتێکەوەیە ناو هەرێمی کوردستان ئێران و عێراقی خورمای ئێرانی و عێراقیکەی خۆمانە ئێرانیش ئی دەرەوەیە گرانترین نرخ هەرزانترین چۆنە عەجووەمانەیە ئەفۆ یەک لەحزە مەجالی برای خۆت بێ ئەم نەوەتەمانەیە عەجووەیە ئەوە نرخەکەی لە 20,000 دەست پێکانەوەتی باشە سعودیە گرانترین ئەوە گرانترینە لێرە 20 فەڵەستینیشمانەیە پێشتر باسمان کرد 16,000 کیلو لە کاتی هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان نرخەکان گۆڕانکاریان بەسەریەت هەم بۆ ئەوی کە ئێوە ئەیکڕن هەمەوەی کە هاوڵاتی ئەیکڕێتەوە سپاس بۆخوا ئەم ساڵ وەکو ساڵانی تر نەبوو ئەم ساڵ نرخەکان جێگیر بوون ئێمە پێش ڕەمەزان مەکتوممان ناوە بە 4,000 ئێستا ژەر بە 4,000 بەرحیکەم تا زۆر بە حکمیەوەی کە کەمە بێتەوە بەڵام لەسەر ئێمە ئەم ساڵ تۆزێک خورما گرانتر بوو سپاس بۆ یەک دوو هاوڵاتی لێ ئەگەر من بیان دوێنم بزانم لە مانگی ڕەمەزانە تا چەند خواستیان لەسەر خورما هەیە سڵاتان لەبێ بە شوێکی ڕاستەوخۆ لەگەڵتانم لە مانگی ڕەمەزانە تا چەند گرنگی بە خواردنی خورمایەن بۆ بەربانگوە بۆ کاتەکانی تر لە ڕوو تەندروستیەوە بۆ ئێوە وەکو هاوڵاتی تا چەند گرنگە وەڵڵا خورما شتێکی گرنگە و ناویشی لە قورئانە هاتووە شتێکی پیرۆزە و تێگەشتی کەخوا بە حەزەتی مرۆڤ وتووە بەڕەتبی بخۆیان بەتەڕی و ئیتر هەر خۆی هەر ڕەمەزانانی جوایە خۆی پێش ڕەمەزانیش هەروە ئێمە خواردومانە بەس هەر ڕەمەزانان خۆی تر خواستێکی زیای لەسەرە ئەبێت ئەو کەسی کە ڕۆژوانە ئەوزانم ئەبێت با خورما ڕۆژەکەی بشکێنە ئێوە تا چەند گرنگی شەرت نییە بەس خورما پیرۆزترە ژنا خۆی هەر سونەتە ئەتوانین بە ئاو ئەتوانی بە خورما بە چەند دەنکێ خورما زیاتر گرنگی بەکڕینی کام خورمایە لەم جۆرە ئیتر ئەم ئێرانیانە بازاری قۆستۆتەوە ئەرەوەڵات چکە ئێستا عێراقی نییە وەزبەی نییە لە مانگی هەشتایە خورما گەنان مانگی هەشتا زۆر سپاس بەڵێ کارەگەڕێمەوە لای تۆمە بازاری خورما فرۆشان بوو لە شاری سلێمانی بەلێ گەرە سپاس